ئەمە نێسکە و 5 ڕۆژ لە بە ئەو ڕانانم ناحەیەمەوە ناتام لە شەریکەش بڕۆ 16-17 سارە لە بە پشتم ناحەیەمەوە وەکوی کەونە برینێک بی لە پشتم بی هات شتێکی دەست دەدەمێ دەمارە پشتم وەردەگەڕێ هەلێرە دکتۆر نمە ها دەرزی دەدەن و حەبت دەدەن و بیسفات سارە سەری کردی ڕاستەوخۆ هەست بە زیاد هەر یەک ئەو یەک لە هەولێرە یەکەم زارارێ وەڵا تازە لە هەولێرە تەلەفۆن لۆ کەڕاتیمە خسمەتی سونت دۆزیەوە وەڵای بە ئەو لۆکێشنی خۆی ڕێگای تیکتۆک بەرێ لە ڕێگای تیکتۆکی سەیرم کرد لەخوای بە زیابی فەرقیشم زۆر کردی الحەمدولله بەردەوام دێوە ئایشاءالله ئەرێ وەڵا لەو خوای بە زیادبی فەرقیشم زۆر کردی الحەمدولله هەلە کاتی دەرزی لێدانەکە ئەمنی بێ و دەرزی فەرقم کرد هەستم بە ئازاری جەستەی نەکرد هەست بازارێکی زۆر دەکەن لەو ڕانە هەر دەستی دەدا ئەمنەبی ئەزمانم نەبوو لەبەری ئێستا هەست بە باشی نەخوای بە زیاد بە الحەمدولله زۆر باش